دەرێم ژنەکە بەرێ ئەمن تێناگەم ئەو دارە ئەو سارەکە لۆ بەری نەگرت بەر ئۆی سعید چت بۆ باس بکەم ئەوە وەڵڵه ناوێرم پێت برێ دەبرێ برێ چییە؟ ئەوە فاتمەی چیژت ماوەیە پێش ئێستا بۆ خۆی تەنەکە نەفتێکچی لەبن ئەو دارەی کرد ئیتخۆ ئەوە قسەیەوە ئەرێ وڵاتە سلام عليكم. عليكم عليكم السلام السلام. سەرچاو ئەوە کەنجین فاتمی چیژت نفتی بەخۆی داکردی بەخۆی نانا نا ئەوە لە بنداری ڕووکردی ئەمن ئەو سارەکە هەر تەمەشە ئەو دارێ دەکەم بەری ناگری و ناگری ناوەڵا بەری ناگری لەفتی پێدا من کرد زرام سوگوتم وامزانی تەنەکە نفتی بەخۆ داکردی ناوەڵە ناوەڵە بەخۆیدا نەکردیا فەرموو. سعید وڵا هەر هاتوو مەکنە تو یاخۆ بەخێوێ سەرچاو دەبام چ چاچ والله ئەوە مەوزوعەکە بۆ حەزم دەکرد بڕە قسە لەگە بکەم ئێ دەبری والله آخر لەبە براژنی نانە ئێمە قسە لە یەک ناشارینەوە براژن چییە کاکە قابلە خۆ بێگانە نییە پیرێژنی خۆم و والله حەزم دەکرد بەتەنێ بین بەتەنێ سعید ئەوها ئەرێ والله بەخوای دیارەشتەکە مهمە گەلە مهمە دەمادام وەیە پیرێژن بەرێ هەڕوو چاکمان لۆ لێنێ بزانم چ قسەکە دوای ئەمەش دێن چاش دەخۆینەوە وەی بەسەر حەتک چاوم چاوت خۆش ئینشاءالله یاڕەبی ئینشاءالله براژن نابی عازبی مەوزوعەکە مابەینی پیاوانە عاجز نابم کاک ئەبۆ بەڕاستە سعید دوایی بۆ خۆی باسیەکە بووم ناوەڵە عاجز نابیتن قەت خدا دەزانی بەعدا شێل و نابی نانە ڕۆی لێمە ترسێ لێمە ترسێ ناوەڵە قەت عادەتشینێ لە پەنان هەستی خۆی ڕاگریانەوانە بەخوا چی پێ برێ وەچی مەرعەمی ڕاست دەڕوە سعید بەێ ئەمە چەند ساڵ دەبی جیرانی وەڵا لە مێژە ئەوە دوو پشتە دوو پشتە ڕەحمە لە داک و بابەت هەر پشتی دەکات 10 ساڵ زیاتر ئەتو حساب کە 25 ساڵە جیرانی ئەدی سعید ئەتو بە حیاتت دیتیت ئەمن دزیەکی بکەم ناوەڵ ئەستەغفیر الله سعید ئەتو یازوق لە بووم سعید بە حیاتت دیتیتت بوختانەکی بە کەس بکەم ناوەڵڵا سعید بە حیاتی دیتیتت ئەو هات چاوەکی بە خراپی بژێڕم چاوی خۆم حیسکەم هەمکانی عبووەتەوە قسانە چێ یعنی قسەک لە دەیەمە پەرد بووە شتێک هەبووە لە گۆڕی نا ئەم بەڕاستی لۆیە هاتیمە گوتم بزانم ئەمە کابرایەکی خراپینیان باشی واللهی ئەمن شادی دەدەم لە بن دنیا شای دەدەم ئەشەدەم بالله ئەنگۆ لە جیرانەتی ئەمن ئەوەندە لێتان مرتاحم یا ڕەبی نییە خوا دەست بە عومرتانوە بگری یا ڕەبی نییە ئەولادەکانت خوا لە بۆ تویان بهێلی ئەشەدەم بالله لە پیرێژنت لە مندارت لە هەموو حتا لە جوچکەی ناومارت ئەمن ئامینم لەبیرتە کوڕەکەم جارێکی دەرلاسیقی لە دەست ژیراتم لێ کرد ئەغەرەتەک ئەوزە ئێستا هەتیمەی کوڕەکەم گەورە بووە ئەو حەمر درێژ بی داواژنێ دەکات ئێ واللهی حەق خۆتی جێ خۆتیەوە ئەوزە بەڕاستی لەگە پیرێژنی بینە و بەردە تێکە و لێکەی خۆمان کرد وەرە و بڕۆ بلێ پیرێژن چی هەڵبژاردیە چیژەکەی توی هەڵبژاردیە گوڵە باغی چیژەکەی توی هەڵبژاردیە ئەتەخوا ئەرێ وەڵڵە ئەوی لە فاتمی گچکەیە یعنی ئەلعانەشنی ئەو بینە و بەردە و هێنان و برنەی لۆ ئەوەیە یعنی چیژەکەی خۆم بدەمە کوڕەکەی دەمانەوێت لە ساوە جیرانین خزمیش بین بە خودای لە شەکرم پێ وەڵڵا بە خودای لە شەکرم پێ خۆشترا مادام کوڕێت و بە چیژێ من قایل بی واللهی ئەمن ئێرە و ماری خوای مەمنونم بەس ئەمن شتەکەم هەیە ئەمن پرسەشان پێ دەکەم بە پیرێژنی دەکەم سعید ئەمە کەینێ پرسمان بە پیرێژنی خۆمان کردیان ئەمە هەنەمان گوتیا و دەبی و تەواو خەلاص واللهی ئەخا کاک عەبوو هەندێک شتەیە پیا واقعی برێتن حەقەت شەرعیە شەرعی نییە شەرعیە بەڵام بۆچی دەزانم کابرایەکی باشم پێش وەخت گوتم دەزم گوتت نا نەخۆ ئەمن نارێم ئەو شتانە گوتم ئەوە دێن پیرێژن ئەوە دێن دوو قسەمان مایە ئەلاکولین کاکە ئەوە ئەمن مەوزوعەکەم گۆ هاتوو شتێکە و لێکەی خۆت بکە پرسە گورگانەیەکیان پێ بکە ئەو جەتو نابی لە بەدردیان لەبەر ئەوەی نییە ئەت بە خۆت دەزانی ئەمەش عومرێکمان لەگە پیرێژنی پێکۆڕابادە ئەلان ئەمن بەبێ سێ و دوو برێم سبێنێکە دەترسێم دری گەردی بابی ئەمن بەخۆ هەموو کەسە گوچی یەک نییە ویان ئەرێ وەڵڵی لە باشە کاکە ئەمن دەڕۆم جارێ ئەتو لۆ نابچی چاک نا وەڵڵا ئیشالە لەسەر خێراوەچی پێکات دێم شەربەتی دەخۆم ئەوجا ئەمن نییە سبەینی ئیشاڵە خەبەرەکە دەدا ئەیدە باشە کاکە دەچیشت نییە ناوەڵە هیچ باشە خۆ عافیس گەلە بەخێر بە سعید بە خۆت مەوزوعەکەی پێک بینە بە خودای پێی دەرێ دە باشە دەیخوا گەلە بەخێر بێ سەرچاو سەرچاو لە شکری پێخۆشترە بەس ئەمن تێناگەم لۆ کچەکەی چەکە لێکوانەوە ئەوە باسی چتان دەکرد لەگەڵ ئەبوو منت ناردە ژۆرێ بە ئەوەی چای ئەحمارت خرانە بێرێ وەڵڵا ئەوە ئەمن دەمگۆ ژنێ من هەستی خۆی لە هیچ ڕناگری دە وەڵڵاهی نییە
قد ئەنگۆ ژن عادەتی خۆتان تەرک ناکەن ئیلا دەبێ هەست لە شتان ڕابگرن هەستم ڕانەگرگە بەڵا سوتفە بوو سوتفەی چ خۆ لە پەنا دەکەینا هەر زەندەقەی منیشت برد وەڵا بەحسی چی دەکرد باسی چی دەکردستان دەگوت کچێ ئەوە هاتیە دەرێ ئەمە پیاوەکی خراپن گوتم ناوەڵە لۆ چ بووە گوتی ئەمە دزین گوتم ناوەڵە گوتی قەت ئەمە بوختانمان کردی گوتم ناوەڵە دەرێ وەڵاهی مادام وێ حەزم لێیە خزمەتی لەگەرم گوو بکەم و گورە باغمان بدەنێ چ گورە باغ لۆ چێ وەڵا لە بۆ کوڕەکەیان گەورە بووە باشە سەعید ئێمە فاتمەمان لە گورە باغ گەورەترە ئەوجا ئەمنش ئەوە تەخمینی خۆم دەکەم دەرێم عورمێ ئەمە بەحسی نەفتمان دەکرد دەبی ئەوە تێنەگەیبی و گوتمان ئەو تێگەیبیوە تێگەیبی عنی فاتمە نەفتی بە خۆدا کردێ نوێ گوتی ئەمە گورە باغمان دەوێ باشە خۆ فاتمەمان لە گورە باغ جوانترە ئێ وەڵاهی ئەو دیارە تەماعیان لەوی داگرتیا لۆ چیژی من ئایبەچی هەیە کچ عیبینە لۆ ئەگەر ئای لۆ داوای گەورەکە ناکەن لۆ داوای گچکەکە دەکەن ئێ وەڵاهی دیارە تەماعیان لەوی داکردی ئەمنش گوتم وەڵاهی ئەمن بە پیرۆژی خۆم دەرم بزانم ڕەئی چییە ئەیدا وەڵاهی مادام ئەوات پێ گوتیا من ڕازی نیمە هیچ خۆ ئەتو مێردی پێ ناکەی ناوەڵام من مێردی پێ ناکەم بەڵام من چیژە گچکەی خۆم بە مێرد نادەم تا چیژە گەورە مۆستابی ئێ کچێ پێی دەرێن بزانین چیژە دەکایان نا ئەگە گوتی دەکەم خێر عەلا خێر ئەگە گوتی ناکەم ئەمش دەرێمە کابێ دێم کاکە گوتی ناکەم بەچێ دەڵێ تو بەچێ دەڵێ گورە باغی گورە باغی چ تا داکوباب مۆستابێ چیش ڕەئی نییە چیش قسەی نییە بۆی نییە قسە بکات کچێ دەکڕ بە کچێ خۆچێ ئەوە لە بۆ ویە خۆ لە بۆ منیا پێی دەرێم چیژم کوڕێک فرانکەزە دەیناس ئەوتە جیلانی خۆمانە دوای ئەمن دەرێم پیرێژین لۆمە گەلە تازانزە بری لۆ لەبەر ئەوەی ئەمە جیلانی خۆمانە دەیدەوی لەکنە خۆمانە حساب بکە چیژی خۆمان لە پشتەری خۆمانە هەر کاتە چیمانێ لەسەر دیوار دێنینەوە هەر کاتە چیمانێ بە خۆمان دەسینێ وێندەرێکدان نێزیک و پێزیک یعنی لەبەر چاوی خۆمانە ئێوەیە وای ڕاستە قسەکان ڕاستە بەڵام من چیژە گچکە لە پێش چیژە گەورە بە مێرد نادەم ناسەعید باشە تو مادام زمانەوە ها درێژە ئەدینۆ لە زمانی خۆی ئەمن هاتمە داخواست دو سێ خوشی جاعێتە بوو لە خۆت گەورەتر بوو ئەمن تەماعیم لە تودا بوو ئەتوان دامی قسمەتەکە وا بوو خەڵەمەکە لێیدا بوو ئێ ئەوەش قسمەتە بەشکم ئێ خوا دەکاتن قسمەتی وانژۆش قسمەتی بابی دەبیتە ڕادەڕوات وڵای بڵێم چ سەعید نازانم بە خۆت دەزانی بەڵام من دەڵێم چیژە گەورەکە گوناحە کو دەبی بمێنێتەوە و چیژە گچکە بەڕێخەین کچێ لەسەر کەرێ شەیتانی وەرە خوارێ لۆیش نسیبات دەبیتن یەکە کا دەبیتە خێرە من دەکات دەبی ئەنجنی ئەوش بەڕێ دەکەین بە ڕووسپیاتی و بە خێسی سەر چاو باش ئەگەر ڕازی نەبوو ئەگەر ڕازی نەبوو خۆت قابلە قەردیانە سەر درێن کاکە ڕازی نەبوو عەزی لێ نەبوو مێردی پێ ناکا و براو خۆت قەردی لەسەر قەردی بابی لەسەر مەنیە دەبا بڕۆین پرسیارێکی پێ بکەین بزانین چ دەرێ دەورە باسیم پێکەوە بەس هاتو لای من بە ها باشە باش لای تو دەبووم بەڵام چیژی خۆم بە هەوەنتە نادەم بە مێرد ئەی کوڕم بەختەکەی توی وەکو بەختەکەی داکرد ڕەشە با بە دنیا و بنیای کرد ژنی پەیدا نەکرد ڕۆژ ڕەشە یەکەی سایدی گرت کو لەسەر داو کاتێ کوڕی من داری خەلجەوە لەسەر پشت دەکەوی من لەسەر داو دەکەوی هەستا کرد هەستا بورجی کوشتێ هەستا ڕوومانەی لە دەست تاقیتەوە هەستا دەی عەمەلاتی کردی لەو بابی وەرە لایە دەی وەرە لایە هەموو سوچی تووە ئەو منداڵت ئەوها فێر کردیە کورە کوڕم مریشی خەڵکی نەما نەزی کورە کوڕم زامی خەڵکی نەما نەشتێنی کورە حیا و ناموسمان چووە بە قورئان یەکەک یەکچەکمان ناداتێ ئاخیری چوومەکن مام سەعیدی پێم گۆ بەسکو پێم گۆ پێش وەخت چووم ئەو چتانەی هەموو ئەتوو کردیتت دەمگۆ هەیتمان دەیگۆنا دەمگۆ خەراپین دەیگۆنا دەمگۆ قسەمان لەسە هەیە دەیگۆنا یعنی بە جوانی پێشم لێگرت هیچ مەجاری تێدا نەما ئەوتە داوای چیژەکەم کردیە هەی ئەمرت نمینێرێ وەڵڵا کەس بۆ حاڵە ژنی هینایە ئەوغن ناتەوە فێرت کردیە بەسە وات کرد خۆت بێتام کە میش بیکەمە ڕاستی ئەوجە کوڕم بە مام سەعیدم گۆ گوتی ئینشاڵڵا مش پرسەچیان پێ دەکەم گوتیشی حەز لە خزمایەتین گۆ دەکەم وەی گۆ قوربانی خوازم بابونەوە محتەرمی چاکم نەکرد بەڵێ وەڵا چاکت کردڵی کوڕەکەمت خۆش کرد ئەوجەوە گوتی ئینشاڵڵا پرسەچی بە مارێ دەکەم و خەبەرتان دەدەبێ ئێمەش چاوەڕێی خەبەرینە گورۆکە بەڵێ دایە بابە گورەکە بەڵێ ئەوە چ دەکەی چی ژمە تو وەڵە ئیسکانە دەشم بابە ئەها دەوزەت و لێگەڕێ جارێ لە ئیسکان و میسکانان گەڕێ تو ماشکێنە مە کابرا یەکەچێت چم کردیا تو ماشەڵڵا ئیلا ئەمەڕەختە لە ئیشێم بە جواب بێ لێگەڕێ دایە لێگەڕێ دوای ماشکێنە ڕۆڵە چیژم بەڵێ بابە ئەوە مەوزوعەکەی دەمەوێت پێت برێم برێ دەرێم پیلی پێشینیان کوڕ لە بۆ ژنینانێ و چیژی لە بۆ مێردکردنەیە ڕاستە بابە دەرێم حەز لە مێردینیا بابە و قسانت چێ دەکەی
ئەتوو بزانە بە زمانی خۆتان وەڵە هەم نازانم کو پێ برێن بە قوڕە دەرێم چیژم بەڵێ ئێستا کاک ئەبووی ئەها جیرانمان ئەهەم بەڵێ هاتبوو بۆ کنە بابت بۆ داخوازی تو بەڵێ هاتبوو بۆ کنە بابت لە بۆ داخوازی لە بۆ چێ لۆ کوڕەکەی ناوی چ بوو شێروان بابا بە قوربانت بم ئەمن مێر بە شێروانی ناکەم شێروان لە منداڵیەوە لەگەڵ من گەمەی کردیوە چی برات سەر تەماشای دەکەم کتێ چیژم چقەیدە بە منداریەوە پێکەوە گەمانتان کردیا ئەلعانە چی نێش منسی بە و قسمەتەوە ئەوە خوارڕێکی یەخستە و مارەی باشن کوڕەکی باشە دوایە نییە شەقەچیش پێ بکەوی ئەمە ئاگامان لێ بە خۆمان مسەیتەرین لەسە وەزعەکەی بابا خۆ بە زۆری نییە مێردی ناکەم و ناکەم ئەرە سعید دەواز لە چیژەکە بێنە ئەمە چم پێکوتی نەمگوت چیژەکە مێرد ناکات پاشان ئەمە فاتمەمان هەیە فاتمە لەو گەورەترە دەوت خۆش بیدایە بزانە دایە داکم چ دەڵێت ڕاستە قسەی داکەم وایە های کوکەتی نەبەینی دوو دەوان وایە وا لۆ قسەی ڕاستت پێ ناخۆشە بابا ئەمن گچکەمە فاتمە گەورەی با ئەو مێردی بکاتن ئەی دە باش شامکانە ئەمە چ جوابی کابرای بدەمەوە ئاها ئەتوو هەڕۆ کنماری کاک ئەبووی برێ کاکە چیژی مندارە و مێردی ناکات زارێ لەو گەورەترم هەیە برێ مندارە مندارە دی کچێ دیارە کابرا نەیدیتیا دیتیتیش تۆ شەپلە ژنە کو برێم مندارە وەڵاهی دەچم دەرێم کاکە وەڵاهی دەرێ وەشی برای خۆم تەمەشا کردی و ناکەم ئەوجا سەعید بۆچی گەورە و گچکی بە باڵایە کچێ لۆ درۆی بکەم ئەمن حەیە عەلە سەلا بە کابرای دەرێ باشە چ دەرێ برێ ئەلموهیم چیژەکە مێردی پێ ناکات هەڕوو دەی دە باشە مادام دەچم خەبەرەکان دەدەمەوە پەشیمانیش دەبیەوە بەس قەیدی ناکەم پەشیمان نابمەوە بە قوربانت بمدایە دەوت خۆشبی باش بۆ قسانت کرد کۆ بە زۆری مێردی من بکەم ئەوەڵ ڕۆژ کە ئەو کابرایە هاتە ئێرە ئەمن بە بابتم گوت گوتم ئەمە فاتمەمان هەیە فاتمە لە گوڵە باغ گەورەترە ئی ڕاستە دەستت خۆش بێ عیلاقەت نەبێ با ئەمە فاتمە بەڕێخین بۆ تۆش خوا کەریمە ئینشاڵڵا دەوت خۆش بیدایە قاپەکان چ زۆر باشە دەوت خۆش بی واللهی نازانم بە قورحان چی پێ برێم ئەڵقانەشنم ئەلعان برێم کاکە واللهی نادەمێ درێ دیارەمە پیاوەش خراپی باشە برێم واللهی چیژە ناکە دیسانەشنش تشکە دەبینیتەوە هەزار ئاینی ئۆنی دەبیتەوە ئەمە خراپین ئەو هاینە ناسام کو پێ برێم کاکە نەبوو دەیاڵە قابلە قۆچیەکە کۆکاکە چیژی خۆمانە و مێدی پێ ناکە و خلاص بڕاغۆچ قابلە قەردی بابی لە سەرمانەتیە ئەو نەبوو خۆ قابلە قسمەتەوەی واللهی لەکەم ئای بۆ لادانەڕێت دەترسێم ئەو منزڕە تووشم بیت ئەڵان تووشم بی دیسان ئەوەش کەم لە بۆ دروست دەکات ناوەڵە ئەبوو لادا ئەوها بسوڕێمەوە باشترە دەرێ دوو هەڕ سەلامەت لێرەوە ئەوڵە بابە و لادا سعيد كوي والله ماشي احوالك ساكي وزنك سعيد أبو أزن ولا كيف يعني؟ لا والله أبو نقر حازي فرادي حتى ولا يشوفون أو برادر أنا خوش بقوت السنة شدنا ولا ويجدوا لا مالي قوداتي دا تمدي خير داري وزنك خوا والله أحوالك بعد إن شاء الله شو حفتك هديار دي يا إي والله كاكا كل ساعة إيش شنو يعني ما روي لا إيه حاجة سعيد مشغولين ايه سعيد سعيد لو مسألة كيف تتكلم وكاكا مسألة كا اها والله كاكا همو يشقبو آيا ندابيو اي بستانا كي ناري وربي استاني ترى عمل لمردين ادي لبو مسألة دا اخوازي شي شكر يقول باغي اها ندقو ايه يقدروش كخبر ددمي اتو حار شوية وحنات يوا والله دزاينتيا دزانم شي جرازي بو ممنونيشا والله مسألة أولية اها ادي تسيا دزاينتيا والله كاكا تشيجا ما فرها كاو حق خويا بري تشيجا دري امن حس خرابي ملوان نديتي بس اي طبعا اما 20 سالة جيراني خرابة مان هي ها نعم والله
دزەیمان کردیە زامی خەلکیمان شکاندیە مریشتی خەلکیمان دزیە معنای وێ ڕازیە چیژە والله چیژە دەرێ ئەمن لە منداریەوە پێکەوە گەمامان کردی ئەو دەچەم چەند جار سەری کوڕەکەمی شکاند و دەنگم نەدەکرد زانێ زانە قزمەت بووە تووشی چ بوو ئێ سعید والله دەرێ وەچی برای خۆم تەمەشای دەکەم ئەوە چێ سعید والله کاکە دەرێ ئەمن مێردی پێ ناکەم وەچی برامە سعید بەرێ مەهانەم لۆمە بینەوە مێردی پێ ناکەم وەچی برامە و ئەمە خراپین کورە نابەخوای ئەمە دزین ناوەڵا مریشتی خەڵکمان دزیە کورە نابەخوایە تۆ قسانە مەکە ما یازوو خەلە بۆنگۆ ئەها ئەدی باشە لۆ مێرد بە کوڕی من ناکە سعید وەنی عازی فەرە کاکە چ بکەم دەرێ وەچی برامە ئێوە وەچی براشبی پێی ناشێ دەرێ ئەمن وەچی برای خۆم تەمەشای دەکەم سعید ئەوە وەنیە و قسەیە ئەوە ئەتو هینە و بینە و بەردە و بڕۆ بینە بەردە ئەتو ئەو مەوزوعەت پیا کرد وەچی برامە و مێردی پێ ناکەم ئەتو مەقسەدەکەت هەیە سعید کورە بە خودای مەقسەدم نییە ئەوە قسەی چیژەیەم بە تو دەرێم ئەوها دەنا ئەمنیش دەگەیشت ئەو قەناعەتی ئەتو خۆت گران دەکەی هەتا پارەی باش لە من وەرگری بە حیاتیش بەو کلاوات و بەو ئەوەی ناتانی پارەی لە من وەرگی تێگەیشتی کیژەنگەی گۆشم بە فەرسەکی ناوێ دەبڕۆ دەی بە حیاتی زیرانە تشم نەکەی مەرحەباشم نەکەی خواحافیز کورە کاکە چ دەکەی خۆ بەدەستەمە نییە ئێ بە خودای چیژە دەرێ وەچی برای خۆمە مێردی پێ ناکەم و ئێ کاکە ئەمن چ بکەم قڕۆشێن لە بەسەری خۆ بکەم ئێ کاکە دەکرێتن ئەمن چیژێ بدەمە کوڕێی بە تۆ بزی بەس بێنێ چار ڕۆژ کە پێکەوە نەحوێنەوە جەبینە لێستینەوە تەلاق و تەلاقکاری مافەراد ئەوێ ڕۆژەکەنیا لە بۆ شایدێکی چوومە محکەمەی برێ دەوەڵی چەند چیژ و کوڕی جوانم دی لەوێن دەرێ هەموو نیا دەیگۆ تەراق ئەو دەیگۆ تەراق هەموو لێچان تەراقدا گوتم کاکە ئەرێوەنگۆ لۆژنی تەراق بدەن گوتی وەڵی کاتی خۆی بەدرێ خۆم نەمینە لێ تەراقی دەم ئێ کاکە چیژێ منش بەدرینیا ئەمش پاش چار ڕۆژ کە دەبی بچمە دەرکەی محکەمەی تەراق و تەراقکاری دەبیتن ناوەڵە ئێ کاکە ئەوەش ئەوە بزانە دیتە چی کرد دەبڕۆ باپسی لایمە بڕۆ حاجی فەرات بەرێ ئەمن چ قسەی خراپم نەکردیە ئەمن تێناگەم مام سعید چ هەنجەتەکی هەیە ئەو شیژەی ناداتە من وابزانم چ هەنجەتیان نییە بەس چیژە دەرێ و چی برای خۆمی حسابەکەم والله ئەمنەوە ناسەنا عقلم ئەو دەسەنا عقلت وڵی برێم ئەو سەی سعیدیە باشە مام سعید ئەمە مارە چ خراپین کورە نابەخوای باشە مام سعید ئەمە دزمان تێدا هەیە ناوەڵە باشە مام سعید جوچکەی کەسمان دزیە کورە ناوەڵی قەت ئەو شتانە لەنگو ناوەشێتەوە باشە مام سعید ڕۆژێک لە ڕۆژان کوڕێ من بەسە سەربانی تو هەرگەڕایە لە بە کۆتر و مۆتران ناوەڵە ئەدی لۆ چیژەکەت مێردی پێنا ئێ کاکە وەڵا خەتای من نییە برام خەتای من نییە بەخوای نەخەتای منە نەخەتای داچتی کاکە چیژە بەدرێ خۆی دەرێ ئەمنوەچی برام و مێردی پێ ناکەم ئێم چ قوڕێ بەسەری خۆ بکەم والله دەنا سعیدە من ئەم بەغەڵەت تێگەیشت بووم ئەمن دەمگۆشان کردیە هەتا پارەی زیاد لە من وەرگری نا بە خودای ما حاج فەرهاد کاکە واللهی ئەمن لە دەستە خۆم نییە کاکە چیژەکەم ئەوە قسەکەی بووە ئەمنش بە کورتی بەنگۆم گوت ئەوە کاکە عەبوڵ غەرەت لە من گەیشتیە کاکە توشتێکمان لە بینی بکە با درمان لێک نێشی ئەمە چەند سارە جیرانێکین لەسەر ئەو مەوزوعی با درمان لێک نێشی کاکە عەبوو ئەتوو بە غەرەت لۆ شتان مەچوو تێگەیشتی ئێستاس بنێکە بۆ چیژت بە زۆری بداتێ لەو سەری تەلاق بدرێ خۆشە نا ئەمن بە حیاتی قبول ناکەم کوڕێ من ژنێ خۆی تەلاقدا ناوەڵ ئەتوش پێت خۆشە کاکە ناوەڵی گەلە خۆشە سبینێکە دیسان دووبارە درمان لێک عازی بیتەوە کاکە زەفتکە و بینەوە و بەردەوە و نادەوە ئەنجامەکەشی تەلاقی لێ بکەوتەوە وڵی سعید ئەم بەغەڵەتی تێگەیشت بووم کاچی خۆم بەس وڵی ئەتو برای منی هیچم لە بەدرینەوە ئێ وڵی ئەمن مەمنونم سعید مادەم ئەنگۆ هیچتان لە درێنما ئەمە نسعەتە کوو بکەم نەکستان بە زۆر بە مێردی بدەن نەژنی لۆ کورتان بینن بە زۆری دوای ئەنجامەکەی خراپ ببی